ڕۆژی 8 مارس ڕۆژی جیهانی ژنان ئەمڕۆ ژنان و ڕێکخراوەکان لە شاری سلێمانی کۆبوونەتەوە بە هەموو ڕەنگە جیاوازەکانەوە کۆبوونەتەوە و هەڵوێستێک دژ بە و هەموو قەتڵ و عامەی کە ئێستا لەسەر ژن دروستە بێ بەداخەوە ڕۆژ بە ڕۆژ ڕەوشی ژن بەرەو خراپیەچێ ڕۆژ بە ڕۆژ قوربانی ژنان زیاترە بێ لەم هەفتەیەدا دەژن بووە بە قوربانی ئەوەی کە ئاشکرا کرابێ هەڵبەتە دەسەڵات بەشێکی ئەشارێتەوە ئەوانەی ناکەونە ناو داتای خەستەخانە و ناو داتای فەرمانگەکانەوە بێگومان ئەشارێتەوە بەڵام ئەوەی کە بە ئاشکرا دەسەڵات ئاشکرای کردووە دەژن لە هەفتەیەکە ئەمە کارەساتێکی زۆر گەورەیە ئەمە پێویست بەوە ئەکاکە حکوومەت ڕاوەسەی جدی لەسەرکە هەرچەندە بۆ خۆم باوەڕم بە نە حکوومەت و نەدام و دەستگاکانی گرێدراوی حکوومەت نییە بتوانێت کارێک بۆ ژن بکات چونکە ئەمە بەرهەمی 30 ساڵ حکومڕانی کوردیە بەداخەوە و هەموو زۆرێک لەو ڕاگەیاندن ڕێکخرا و دەستگا دام و دەستگا جیاوازەکانی کە لێرە کاری شەکەن وەکەوەی کە دژی حکوومەتن یان دژی سیستەمی پیاوسالارین دژی سیستەمی سەرمایەدارین دژی سیستەمی خێڵگەرایی و ملیگەرایین بەداخەوە بە هەمان میکانیزمی خودی سیستەمەکە ڕوبەڕووی ئەم کێشانە ئەبنەوە بۆیە نەتوانراوە دۆخی ژنان باشتر بکرێ پێویست بەوە ئەکاکە لە دەرەوەی میکانیزمەکانی دەسەڵات تۆ بە میکانیزمی نوێ بە ئیرادەی ژن بە پێکەوەبوونی ژنان بە ڕێکخراوبوونی ژنان بە هۆشیاربوونەوەی ژنان بتوانانی ئەم قۆناغەتیە پەڕێنی ڕەوشی ژن بەرەو باشتر ببیت و من پێم وایە هەتاوەکو ڕێکخراوەکانی ژنان پارچەبوونیان هەبێ و هەرێکە و لە ئاوازێک بخوێنێ ئەگەر بێت و هەرێکە و بەپێی بەرژەوەندی حزبێک و ئایدایەکی جیاواز کار بکە ناتوانێت چارەسەری بۆ ئەم پرسەبێنێ بەڵکو ئەوەی کە گرنگە ژنان وشیار بن لە دەرەوەی عقلیەتی سیستەمی دەسەڵاتداری سەرمایەداری خەڵگەرایی میلیگەرایی لە دەرەوەی ئەمانە خۆی بەڕێخستن کا خۆی وشیار بکاتەوە بەم ڕەنگە ئەتوانێت بە پێشەنگایەتی ژن نەک تەنها دۆخی ژن دۆخی تەواوی کۆمەلگا بەرەو باشتر بەرێ بەڵام ئەگەر بەم ڕەنگە بێ بەڕاستی ئێمە هاتوین لە ڕۆژی 8 مارسا لە کاتێکا لە هەفتەیەکا دەژن کوژرابێ جاری وهەیە لە 24 ساعتا ژنێکە کوژرێ بەڵام یەک دنیا هێزی ئاسایش هاتۆ دەوروبەری ئێمەی گرتووە ڕێگەمان پێنادا قسە بکەین ینی چارەکێکی دانا بۆ هەموو ڕێکخراوەکانی ژنان لێرە قسە بکەن ینی تۆ دەژن بکوژرێت چارێکێ بۆ دەبێت قسە بکەین ئەمە کارەساتە ینی مرۆڤ حەزەکە چالاکی گیانبازی بکە لەم باشووری کوردستانە لەم شارانەی هەرێمی کوردستانە بۆ ئەوەی کە ئەو وەکو شەیدویانە لەو سەهۆڵبەندانەی گوێی ئەمانە بتوێنێتەوە بەڕاستی ڕاچڵەکینێک بۆ کۆمەڵگەی باشووری کوردستان دروستکە بەداخەوە ڕەنگە زۆرێک لە ژنەکانی ڕێکخراوەکانیش کە گرێدراون بە دەسەڵات و بوون بە ڕووکەشی ژنانی ئازادی خواست ئەوانیش ئەم ڕەوشەیان پێ قبول بێ بگرە هەندێکیان ئەڵێن هەر بوەستین باشە ینی بۆ چێر بوەستین باشە خێرمان پێ ناکەن بەڕاستی ئێمە خێرمان پێ ناکرێ ئێمە دەبێ بە ئازادی بژین